طبعا پێش هەموو شتێک ئەوەی کە خۆش بوو ئەو بوو کە ڕێبەر ئاپۆ سەلامەت بووە، زۆر تەندروست بووە، بە تایبەتی مەسەلەی ئاگرکەوتنەوەکە لە ئیمراڵی خەبەرێکی ناخۆش بوو بۆ هەموو کوردێک بێگومان. ئەوەی کە بە درێژایی ئەم پەیامانە ئێمە دەست و پەنجەی لەگەڵان نەرمەکەین ئەو بەرخۆدانە بەردەوامەیە کە ڕێبەر ئاپۆ لە ناو زیندانە پێشکەشێکە کە پێم وایە یەکێکە لە بەرخۆدانە هەرە دوور و درێژەکان لە مێژووی مرۆڤایەتیە، بۆ پێش کە ئێستا ئەو یەکێکە لە ڕەنگە تاکە بڵین تاکە ڕەمز و تاکە سیمبولی ئێمە بێکە بە شێوەیەکی زۆر خەست تەرکیزی کراوەتە سەر وە هەوڵە درێت کە پەیامەکەی خامۆش بکرێ و لی بدرێ، لەبەرەوە لە ئێستاە زۆر گرنگە کە ئێمە زوو لە ئەوە پەیاممان پێ بگا و خۆزگە دەرفەتی ڕاگۆڕینەوە ئەوانە هەبووە کە زۆر گرنگە بوو، بەڵام بەرحاڵ چوونی برایان بۆ لای ئۆجەلان و هێنانەوەی پەیامەکەی لە ئێستاە لە هەموو لە سەرباری هەموو ناخۆشیەکان حەدەس و ڕووداوێکی خۆش. ئەڵێن پەیامەکە پەیامێکی لەواچێت تەشفیرکراو بوو، تەشفیرکراو و کۆتکراو بێ بەڕاستی، ئەوەی کە تورکیا مێزێکی دوو قاچە، من وای تێگەم کە لە تورکیا ئێستا دوو هێزی بەرەنگاری ماون کە بەرامبەر بە سوڵتانیزمیی ئەردۆغان و ئەو دیکتاتۆرێت و ئەو سەرڕۆیانی کە ئەو پیاوە دەستیاوەتێ دوو هێز ماون کە تورکیایان لەسەر وەستاو کە ئەوانیش بە بڕای من ئۆپۆزیسیۆنی هی تورکی غەیرە ئیسلامیە کە بەرامبەر بە ئەردۆغان وەستاوە لەگەڵ کۆمەڵگەی مەدەنیە کە هەردووکیان دووپایان کە ئەردۆغان ڕۆژانە ئیش لە لاوازکردیانەکە. پایی سێم کووردە. طبعاً بەڕێز ئۆجەلان دیارە کە کوردی لە ئۆپۆزیسیۆنی هی تورکی بەگشتی و هەروەها لە کۆمەڵگەی هی مەدەنی هی تورکی جا کردێتەوە بۆ پێی کە خاوەنی پرسێکی هینەتەوەییشە. من وای ئەخوێنمەوە پێم وایە کە پەیامەکە زۆر مرۆییانەیە و زۆر ئینسانیانەیە و زۆر دەربەستانەیە تەنانەت بۆ خودی تورکیاش، واتە تورکیا خەریکە ئەکەوێت ئەگەر کورد نەبێ، ئەگەر کورد بەرخۆدان نەکا، کورد ڕەنجنەیە، کورد تێنەکۆشێت، تورکیا لامەحاڵ بەو دوو قاچەشەوە هەرچەند بەهێزیش بن کە بریتە لە کۆمەڵگەی مەدەنیی تورکی یا سیڤیل سۆسایەتی هی تورکی و هەروەها ئۆپۆزیسیۆنی هی تورکی ناتوانن تورکیا ڕابگرن، لەبەرەوە کورد لە ئێستاە سەرباری ئەرکەنەتەوە یەکەی خۆی، سەرباری ئەو پرسەڕەوایی کە هەیەی ئەبێت لە پێناوی ئینسانی تورکیشا، لە پێناوی خودی هی دیموکراسەتی هی تورکیا کە بە هاتنی ئەردۆغان بە تەواوەتی خەریکە بەرەوجانەڵا ڕوا بەرخۆدان بکە. من وال لە پەیامەکە تێک من پێم وایە کە لەم ئاقارەیە پەیامەکەی بەڕێز ئۆجەلان یا ڕێبەر ئاپۆ زیاتر پەیامێکی جەختکارانەیە، نەک پەیامێکی دروستکەرانە بێ، چونکە خۆی لە خۆیان هەمومان نەزانین کە کورد لە باکوور و هەروەها لە ڕۆژ ئاواش هێزە ئێستا، بەڵام ئەوەی کە ئەم هێزە ئەبێ بپارێزرێ. من پێم وایە کە یەکێک لە پەیامەکەی ڕەنگە بە ئاشکرا وەکوتم ئەم پەیامە زۆر ئەوەنی کە من ینی بڵین متابعەیهی پەیامەکانی بەڕێز ئۆجەلانم کردووە، هەستەکەم لە هەمویان کۆت تەشفیرترە، ینی لە هەمویان کۆت کراوترە. پێم وایە ئەوەی کە ئەبێ هێز بن و ڕەنج بن و زیاتر کەمتر قسە بکەن، زیاتر ئیش بکەن، تەرکیزە لەسەرەوەی کە ئەبێ هێزی سەربازی بپارێزرێ. پێم وایە کە ئەو پەیامێکە بۆ قەندیل کە پێویستە و هێزە لە هەر کات زیاتر ئامادە بێ و زیاتر مکورتر بێ لەسەر دیوە مەیدانیەکەی. بێگومان ئەو هەمیشە وەکو ئاژێرێک وەکو ئینزارێک ئینزاری ئێمەی کردووە 3 ساڵ 4 ساڵ پێشەوەی کە دۆخی ئەفرین بگا بە و دۆخە تراژیدی کە بینیمان ئەنی ئاماژی یا بوو بۆی کە ئەفرینە بخۆی بۆ شەڕێکی قورس ئامادە بکە. لە ئەم دیوە پێشبینیکاری هەیە، بەڵام پێم وایە زیاتر پەیامەکە دیوێکی جەختکارانی هەیە بۆی کە پێویستە هێزمان لەسەر واقع، هێزمان لە مەیدانە، هێزە سەربازیەکە بە تایبەتی بپارێزین و شێوازی هێزەکەش یعنی بەتەنیا سەربازی نەبێ، کۆمەڵگەی مەدەنی ئیشکردن لە میدیا، ئیشکردن لە بواری کولتورا. پێم وایە هەموو ئەوانە کە هێزن خۆشتەزانی طبعاً بەڕێز ئۆجەلان ئاگاداریەوە کە هێز ئێمە هارد پاوەرمان هەیە لەگەڵ سۆفت پاوەرمان هەیە، هێزی نەرم و هێزی ڕەخمان هەیە. پێم وایە جەختکردنێکە لەسەروی کە لەسەر هەردوو ئاستەکە ئێمە پێویستە هێزەکەمان بپارێزین و پێشم وایە کە
لەبەرەوەی دۆخی ڕۆژهەڵاتی ناوین دۆخێکی جەنگەڵ ئاسایە ئێستا تەنیا زمانی چەک و هێزی سەربازی ئیشی تیاکە پێم وایە زیاتر جەختکردنەکە لەسەر دۆخە مەیدانی و هێزە مەیدانیەکەی فەلسفەی بە ئاپۆ و فەلسفەی ئاپۆچێتی بریتیە لە بەلاوەنانی جیاوازیەکان و کۆبوونەوە لەسەر کۆمەڵێک هێڵی گشتی کە خزمەت بە کورد یەکەم جار و خزمەت بنەتەوەکانی هی ڕۆژهەڵاتی ناوینیژەکە فەلسفەی ئۆجەلان لەم ئاقارەیە فەلسفێکی ئەجگار هیومانیستی و مرۆڤ دۆستانەیە بەس ئەوەی کە تایبەتە بە کورد پێم وایە کە ئێمە هێشتا پندمان لە مێژوو وەرنەگرتووە و ئەو هۆکارانەی کە وایان کردو ئێمە پەرد ببین بە درێژایی مێژوو هێشتا ئامادەیان هەیە ئۆجەلان ئەزانێت کە ئەم پەردبوونە بەرەو هیچ شوێنێکمان ناگەیەنێ بۆی ئەو جەختکردنەوەی لەسەرەوەی کە سڵاو بۆ هەموو پارچەکانە نێرێەوە جەختەکاتەوە لەسەرەوەی کە پێویستە هەماهنگی و ئیشکردن هەبێ پێم وابێ جەختێکی ینی بیرهێنانەوەیەکی جەختکارانەیە و بەردەوامی ژێمە پێویستمان بۆ بیرهێنانەوە هێست.